سەرچاوەی هەرە مەزنی هونەر سروشتە. بۆ بەرجەستەکردنی ئەم هونەرەش پێویستی با هونەرمەندێکی سروش دۆست بیرفراوان داهێنەر هەیە. نەژاد کەوکەس یەکێک دەبێت لە هەوێنی بەرنامەی ئەم هەفتەیەمان بە میوانداری بەڕێز نامۆ ڕۆستەم شێوەکار هێمن حەمید شێوەکار. بەخێر بێن. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. کاک نەژاد سڵاو لێبێت، دەستخۆشی لێکم. سپاس بۆ ئەم پێشانگا جوانەی کە ئەمڕۆ بە بەرچاومان کەوت. زۆر سپاس. تێڕوانین لە بەرزاییەکانەوە لە چن شێویەکدا دەدنیشێنێتەوە. من ماوەیەکە لە ناو سروشت کار دەکەم، سەرەتا لە ناو ڕووبار و دارستانەکان بووم، دواتر حەزی بەرزاییەکەم وردە زیاتری کرد، توانیم بگەمە سەرلووتکەی شاخەکان. طبعاً لە سەرلووتکەی شاخەکان لەو فەزا بەرزاییەدا ڕەنگەکان و ئێستاتیکای ئەو شاخانە و هەورەکان زۆر جیاوازە. دەتوانم بڵێم ژینگە گەردوون جیاوازترە خۆی دەبینێ. جا من وەکو هونەرمەندێک ئەو فۆرمانەی کە لەو بەرزایانەدا هەیە سرنجی ڕاکێشام و کارم لەسەر کرد. بەڕاستی هەر بەرهەمێکی هوەری کە دروست دەبێت ئەبێت لە دوو چەمکەوە لێ بڕوانین. یەکیانەوەی کە پێی دەڵێن کەشف یا دۆزینەوە، ئەوەی دیکەیان شهودە، یعنی ئاگامەندی. ئەو شهود و ئاگامەندی و کەشفە یا لە دەرەوەی خۆتە یا لە ژوورەوەی خۆتە. هەر بەرهەمێکی ناترالیست ئەبێتە کەشف و دۆزینەوە و شهودێک کە لە دەرەوەی خۆت دروست دەبی. باشە. ئێستا نەژاد بەم گەشتەی کە کردوێتی بۆ وڵاتی مانگۆلیا لە ڕاستیە ویستوێتی بەو دوو حاڵەتە بگات. یەکیان ئەو زانیاریەی کە سەبارەت بە وڵاتێکی نامۆ و نادیارە، و دووەم لە فیلتێری وجودی خۆی تێپەڕێنێ کە ئێمە پێڵێن ئەکسپەرشن، هەستی خۆی سەبارەت بەم وڵاتە نامۆیە دەرببرێت، کە ئەمە بۆتە هەوێنی پیشاندانی ئەم پێشانگایی ئەم جارەی. جا لێرەدا هونەرمەند بە کۆمەڵێک بێسلا فۆرم و بێسلا کۆمەڵێک فۆرم و کوتلە گەیشتووات کە دواتر هاتووە کاری لەسەر کردووە، هێندێک پاڵاوتویەتی بۆی کە بیگەێنێتە ئاستی بارێکی ئیستاتیکایی کە بە بینەری پیشان بدات، کە دواتر ئینشاڵڵا قسەی لەسەر دەکەین و ئەمانە. من بە جارێ ئەوە نەکەم دوای لەسەرێک. پێم وایە هونەرمەند نەژاد وەک هونەرمەندێکی گەنج، بەڕاستی من یەکێکم لەوانەی کە پێم خۆشە بەردەوام بێ لەسەر ئەو جۆرە ئەزمونانە، چکە ئەوە ئەزمونێکە هەموو هونەرمەندێک پێی ناگا، وەکو جەنابیشت باس کرد گەیشتن بە لووتکە. لە نێوان گەیشتن بە لووتکە و کاری هونەری دوو ئەزمموی جیاوازە، چکە ئامانجێکەیە ئەو وەکو شاخەوانێک لەگەڵ گروپێکی تری هەریەکە لە وڵاتێکەوە هاتوون چوونەتە وڵاتێکی تر بۆ سەرکەوتن بە سەرچیای هێمالایە کە خۆتەزانێشێکە لە بڵند. ئیتر ئەو دوو ئامانجە هونەرمەند نەژاد توانیوێتی تێکەڵی بکە، خۆی لە بیر نەکردووەکو هونەرمەند، چکە تۆ ئامانجت هەیە، ئامانجی ئەوە تێکە سەرکەوی و بە سەلامەتی سەرکەوی و گەڕێیتەوە. بەڵام ئەو هاتووە ئەزمونێکی تریشی هێنا، ئەزمموی هونەریە. بەڕاستیەکەی من زۆر گفتوگۆمان کرد لەو چەند ڕۆژی ڕابردوو، باسی ئەوم کرد کە لەوانەیە تۆ لە ڕێگە لە شوێنێکە تەکنیکت کردبێتە قوربانی گەشتەکەت، بەڵام بە جۆرێک دوایی بە جۆرێک گفتوگۆیەکەمان گەیشتە ئەو با بڵێن ئەو نەتیجەیە کە ئەو توانیوێتی ڕێک ئەو هەست و سۆزەی لە ماوەی ئەو گەشتەیدا لە تابلۆکانی بە تەواوەتی پیشانی ئێمە بدا. یعنی ئەگەر سەرنج بدەی بەرزایی شاخەکانی هێمالایە و ساردیەکەی وای کردووە ئەو جەوە ساردەت بدات، وەکو چیاکانی کوردستان نین خۆرەتاو لەلایەک بێ و سێبەر و ڕووناچی با بڵێن وەکو تەکنیکی ئیشکردنیەکی با بڵێن ئەکادمی دەرکەوێت. ڕێک ئەوەیە کە ئەو لە ناویان ژیاوە، ینی ئەوەندە قوڵایی چۆتە قوڵایی
گەشتەکەی لەگەڵ ئەوەشدا ئەوەندە چۆتە قولای کارکردنەکەی وای کردووە کە بەڕاستی هەمومان کە دێنە ناو پیشانگایەکە هەست بۆ ئەکەین کە ئەو هاتووە بێجگەلەوەی شاخەکان کۆمەڵک مەتریالی کە لەگەڵ خۆی بردوێتیان ئەو گەشتیارانەی کە لەگەڵی بوونا بەکاریان هێناوە هەمووی داناوە یعنی ئەو هاتووە بە چاوێکی هوەری هەموو ئەو شتانەی پیشانی ئێمە داواتەوە لە هەمان کاتدا ئەو چیەیە کە جەنابیش باسی دەکەی وەکو هینەیەک وەکو با بڵێن قوتبێکی کارکردنی خۆی پیشانی داوین بۆ هێندا لە نێو بڵندی چیاکانە خۆت قەتیس کردووە لە کۆنەوە مرۆڤ حەزی سەرکێشی بەسەر چیاکان هەبووە ینی ئەوە پرۆسەکی مرۆڤبوونەیە کە وردە وردە شارستانیەت با بڵێن پێش دەکەوێت ئینسان بیر لە زۆر شت دەکاتەوە کە بستە ناو سروش چۆن تەعامل لەگەڵ سروش بکە بیرۆکەی سەرکێشی بەسەر لووتکەکان و بەرزی کۆتا خاڵی پێ دەڵێن بگا بەو ئامانجەی ینی هەموو مێژوەکەی دوورە با بڵێن منیش حەزم لێ بوو وەکو کوردێک بچمە سەر ئەو لووتکانەی من لە زنجیرە چیاکانی زاگرۆس گەڕاوم زاگرۆسی گەورە چیاکانی ڕۆژهەڵاتی کوردستان کەمەک باکووری کوردستان و بە تەواوتیش باشووری کوردستان لەوێش هەر ئەزمونم کردووە چیاکانی خۆمان لەگەڵ چیاکان دیکە جیاوازی زۆر زۆر بووە بەڵام وەکو کوردێک هەموو ئەحساسمەوەیە کە بەرزی ببینم ئەوەی کە لە ئاسمان چی دەگوزەرێ ینی بەو شێوەیە حەزم کردووە هەستەکانم دەرببڕم بابەتێک کە من دەمەوێت ئێستا باسی بکەم شاید کەمێک دوورە بێت چون ئەو پرسیارە پرسیارێکی شخصی لە خودی نەژاد ڕاستە پێشتر کە کاری هوەری دەکرا لە سروشت کار دەکرا پێی دەوێژرا کە ئەمە کارێکی ناتورالیستیە یعنی تۆ هوەرمەند چۆتە ناو دڵی خودی سروشتەوە ئەلبەتە بەر لەوە ئەگە من بچمە دوورتر هوەرمەندەکان دەچوون سکەیسیان کار دەکرد و لە دیمەن و لە مەنازر و فلان و ئەمانە ئیشیان دەکرد دەهاتنەوە ناو ئاتۆلیەکەی خۆیان پاشان لەوێ ئەیان کرد بە تابلۆیەک ئەم هینە تێپەڕیوە تا گەیشتۆتە دنیای تەکنۆلۆژیای ئێمە دنیای تەکنۆلۆژیا بەشەری لە خۆی دوور خستۆتەوە بەڕاستی ئەوەیە کە ئەم کاری کە ئێستا دەکرێت بە ناوی گەڕانەوە بۆ ناو خودی خۆمان بۆ سروشت بۆ وجودی خۆمان لە ڕاستیە ئەمە جۆرێک هەڵوێستە کە هوەرمەند ئەیگرێت بەتایبەت لەم سەردەمەی ئێستای ئێمەدا باسی ئێکۆلۆژی یعنی باسی گەڕانەوە بۆ سروشت و ژینگە باسێکی زۆر باوە نەژادیش ئەو جۆرێک کە من دەیناسم هەمیشە حەزی لە سروشت بووە حەزی لە پاراستنی ژینگە بووە زۆر جار کە بەیەکەوە قسەمان کردووە خەوتنمان کردووە بێزار بووە لەم ژاوە ناو شار و ئەم شتە ناخۆشانەی کە لە ناو شارە ڕووەدا بەتایبەت ئەو حاڵەتە ئۆپۆرتۆنیستیە کە لە ناو خەڵکە دروست بووە و فلانوانە لە هینی ئەوە لەم ژاوە و هینەی ناو شار هەڵاتووە چۆتەوە بە ناو سروشت بە حەقیقەت ئەم هەڵاتنە لە شارەوە بۆ شاخ ئەوی یعنی ئەو جۆرێکە خۆی باسی کردووە ئاشقی خۆی کردوێتەوە دیسان ینی منێک تاتوانین بڵین گەڕانەوە بۆ سەرەتا گەڕانەوە بۆ سەرەتایە بەڕاستی بەڵێ گەڕانەوە بۆ حاڵەتی پرەمێتیڤە کە دوورە لەم تەکنۆلۆژیا و لەو سەنعەت و لەم پێشەیی کە ئێستا باوە و بەلێشا و بەرهەمی بەلێشا و فلانەوانەی وە دەستکەوتی باشی بووە لە پێشدا لە ناو شاخەکانی دەوروبەری خۆمان ئیشی کردووە پێشانگای پێشووتری کە هەر لێرە بوو بە ڕەش و سپی و شین کاری کردبوو ئەمە بوو بە هەوێنێک کە کەمێک دوورتر بڕوات یعنی ئێمە ئێستا لەگەڵ نەژاد هوەرمەندێکمان هەیە کە وەکو گەشتیارە قەدیمەکان ئەڕۆیشتن بۆ دەرەوە ئەلبەتە ئەوانەی کە دەهاتن بۆ کوردستان و بۆ شوێنەکانی تر کە ئێمە بە ناوی ئۆریانتالیستەکان نەیان ناسی مستەشرقین ئەوان بە نیەتی جاسووسی و ئەمانە ئەکرا چون کامێرا نەبوو مەسەڵەن دیۆلافوا یەکێ لەو کەسانە بووە کە ئەمان لەگەڵ خۆیان بردوویانە وەکو ئیشی کامێرا بکات بەڵام نیەتی ئەو ڕۆی هوەرمەند بۆ گەڕانەوە بۆ سروشت شتێکی دیکەیە دێوە ئێمە ئاشقی دیسان سروشت بکاتەوە کە بڵێ سروشت ئەو خۆشەویستی و ئەو خۆشیە بۆ کە ئێمە لی دابڕاوین
و پێویستە ئێمە دیسان بگەڕینەوە بۆ ناو باوشی سروشت ئەتوانین بڵێن ئەو ڕۆحەیە کە پێژین پێی دەژین هەناسەیە وجودە جا ئەو چۆ بۆ ئەم سەفرەی کردووە کە بەشێکی دەتوانم بڵم دەکۆمنتاریە وەکو ئیشێکی دەکۆمنتاری دەتوانین سەیری بکەین تەنانەت ئەو کەرەستە شتانی کە ئیسفادەی لێ کردو ئەو پێڵاوانەی کە ئەو پێی ڕۆیشتووە بەسەر ئەو شاخانەدا گەڕاوە ئەو کەرستانەی کە ئیسفادەی لێ کردووە وەکو بەشێکی دەکۆمنتاریە بەشە هوەریەکەی ئەوەیە کە خودی شاخەکانی چێشاوە و هەروەکو باسم کرد لە فیلتەری شهودیەکەی خۆی گوزەری کردووە بۆتە کارێکی ئەو ڕۆیی کە من دەتوانین بڵێن ئەمە گەڕانەوە بۆ ئێکۆسیستەم یا ئێکۆلۆژیە بەڵام ئەو دیسان نەهاتوو وەکو ناتورالیستێک یا ڕەئالیست بە معنای هینەکەی یعنی ئەو بەشە ناتورالەکەی ئەلبەتە مەسەڵەن بێت وەکی تعبیریەکە ئەهینە وەکو ئینتباعیەکان ئەمپرسیۆنیستەکان باسی نور و تاریکی و مەسەڵەن فەلان و ئەومانەمان بۆ بکات کوتلەکە خۆی یعنی حەجمی کوتلەکە و ئەو سەرما و سۆڵەی کە لەوێدا بوونی بووە کە لە نێو تابلۆکانە بەڕاستی هەستی بەرێ ئەکەوێ کاتێک بەرامبەر تابلۆیەک ئەوەستی ئەو ساردی و ئەو ڕنگ و ئەو ئەتمۆسفێرە بەرتەکەی و تۆش ئەبی بە یەکێک لە تابلۆکان ئەچیتە ناویەوە بەڵێ ئەبی بە بەشێک لەو شاخە لەو بەرزاییە ئەوەی کە ئەو بگاتە لەو سەرە قەتیس بمێنێتەوە وەکو جەنابەت وەکو پرسیارێک کردێت بەڵێ ڕاستە لە بەرزایەکاندا هەموو شتەکان وەکو یەکیان لێدێ یەکسان دەبن ئەو مەسلەی چینایەتیە نامێنێ ئەو فلانە نامێنێ ئەو تەزاد و شتانێک کە لەناو ئینسانەکانە هەیە نابێنێ تۆ وەکو شتێکی ئەنگراندیسمانێک لە دوورەوە سەیری دەکەی وەش کۆمەندی مرۆڤیش بەتایبەت لەو کارە هێڵکاریەکانی ئەخیریدا کە بەرەو سوڕەئالیسمیش ڕۆیشتووە و لەوێدا شاخەکە سووک بووە حاڵەتی دانگلینگی هەیە معەلەقە ئەم شاخە بەرزە ئەستورە زەڵامە کە کوتلەیەکی گەورەیە لە دەرەنجامدا بۆتە چی بۆتە شتێکی دانگلینگ و خۆی لەوێشدا دیسان هەر لە لووتکەکەی و لە بەرزایەکەی و پێیدا هەڵدەگەڕێت ئەوە نیشان دەدا کە بەڵێ مرۆڤ دەتوانێت بەسەر شاخەکانیشدا زاڵ بێت بەدڵنیایی نەژاد وەک هونەرمەندێک لە شوێنێکە دەتوانین جای بکەینەوە لەگەڵ هونەرمەندانی تر ئەویش سەرکێشی نەژادە سەرکێشی بۆ مانایی کە ئەو تەنها نەچۆتە ناو سروشت بۆەوەی بۆنی سروشت بکە ڕەنگی سروشت ببێنێ ئەو سەرکێشە بۆ نمونە لەو شاخانە ئەگەر سەیریکەی لووتکەی پیشانداوە بە مانای ئەوەیە کە من ئەمەوێ بگەمە لووتکە من لەوانەیە من و تۆ و کەسانی تر ئەگەر تۆزێک بەسەر شاخێک بکەین ئەڵێن تەواو ینی چێژەکە لای ئێمە تەواوێ بەڵام لای ئەو سەرکێشەکە تا ئەو کاتەیە کە بگاتە لووتکە وەکەوەی کە چۆ بۆ هێمە لای ئێمە لەوانەیە نەتوانین ئەو کارە بکەین بەڵام ئەو ینی جیاکردنەوەی نەژاد لەگەڵ خەڵکی تر لەگەڵ هونەرمەندی تریش کە ئەو دوجار وەک هونەرمەند هاتووە جگەلەوەی بەشی زۆری چیاکانی بەتەنیا یان یەک چیای بەتەنیا پیشانداوە لە هەندێک تابلۆی نەبێ و زۆربەی مەتریالەکانیشی دەتوان بڵێن بە تاک پیشانداوە یان یەک فیگەر یەک پۆرترێت یان یەک مرۆڤ بەتەنیا ئەوانە هەمووی دەلالەتی ئەوەیە کە خۆم سەرکێشم خۆم ئەمەوێ بڕۆم چێ لەگەڵم دێ بابێ ئیتر ئەوانە هەمووی دەلالەتی ئەوەن کە نەژاد بۆ خۆی توانیوێتی سوود لەو سەرکێشەی خۆی ببینێ وەکو هونەرمەندیش دەستخۆش فەرموو پێم وابێ ویستم لە تەکمیلەی ئەو شتەی مامۆستادا باسی بکەم بەڵێ وایە یعنی نەژاد دەیوێت سەرکەشی خۆی وەکو تاکێک پیشان بدات و سەرکەشیشە بەڕاستی یعنی زۆر نەچۆتە ناو سیستەمی ئاکادمیەوە دەچەند بە یەکەوە لەوێ بووین بەڵام لە خارج لە دەرەوەی بێز لە خودی ئاکادمی ئەویستوێتی بە شتێکی کە بگات شتێک کە خەڵکانی دیکە نایبینن یا دوورن لێی یا خۆی لێ نادەن بەڵام ئەو دەیوێت خۆی لەو شتا ینی بوێرەکەی لەوەدایە کە چیە دەیوێت خۆی لە شتە نوێیەکان بدات لە مۆزوع یا لە سوژەیەکی تایبەت بدات سوژەیە کە کەمتر باسی لێ کراوە یا کەمتر دەستی بۆ براوە
ئەوە جێی سەرنجە و تێڕامانە بەڕاستی لە ناو کارەکانیدا کە پێویستە زیاتر گفتوگۆی لەسەر بکرێ وەکو کەسێکی هونەرمەند کە بۆ جۆرە ئیش دەکات. من ناڵێم هونەرمەندانی دیکە ئیشیان نەکردو لەسەر شاخ کارکراوە زۆر کارکراوە، بەڵام ڕوانگەی ئەو ڕوانگەیەکی تایبەتە بۆ بینینی ئەو شتە. ئەو بابەتی کە مامۆستا باسی کرد بابەتێکی زۆر جوانە، ئەوەی کە لێرەدا شاخەکان هەر بە تاک یعنی ئەگە ئەو کتلێش تماشا بکەین دیسان هەر وەسڵە بە یەکەوە ڕابطیان بە یەکەوە هەیە، مرۆڤەکان هەر بۆ شێوەیە، تەنانەت ئەو کەرەستە و شتانەی کە سوودی لێ بینیوە هەمووی بە تاک پیشاندراوە. ئەمە هەم لەلایەنی ئەرێنی و هەم لەلایەنی نەرێنیەوە جگای گفتوگۆیە، بەڵام مەبەست زیاتر ئەو تاکبوونەی خۆیەتی دیسان ئەو تاکڕۆیەی خۆیەتی کە شتەکان بەو شێوە ببینێت. لە نێو سنوورە جیاوازەکانە ئایا سروشتیش جیاوازە بۆ نمونە چیاکانی زاگرۆس یا هیمالایە؟ لە ناو سروشتیشدا ژینگەکە بە تەواوەتی جیاوازە. من زۆر عاشقی زنجیرە چیاکانی زاگرۆسم و قوربانی زۆریشم داوە چون چوومەتە ناو خەڵکەکەی لەگەر ئەو خەڵکانی کە لە بناری شاخەکانی زاگرۆس ژیاون هاموشۆم کردوون، چوومە وەکو میێوانێک وەکو با بڵێن شاخەوانێک و وەکو بارگراوندا کوردیەش کە من مرۆڤەکی کوردم حەزم لە سەرکێشی و تێکەڵاوی میلەتەکە و خەڵکانی گەلەکەی خۆم ببم، زۆر چێژ لەوە دەبینم و من زۆر عاشقی چیای پیرەمەگرونم. ڕاستە چیای پیرەمەگرون لە دوورەوە ئەگەر سەیری بکەی یەک فۆرمی گەورەیە وەکو کوتلەیەکی گەورە خۆ نیشان دەدا، بەڵام کە دەچێت ناو ئەو چیایە ئەتۆ دەبینی کۆمەڵک لوتکەی تێدایە بەڕاستی و زیاتر لە 40 جاریش چوومەتە سەر ئەو چیا و لە ناوێتی مامەتەوە و بەڕاستی عاشقی ئەو شاخەم. بڕوای تۆ چێ بێت کاکەی من؟ پێم وایە نەژاد وەکو گوتمان ینی باسیەوەمان کرد کە مامۆستاش ئاماژەی پێدا ئەو دەوێ شت بدۆزێتەوە لە خۆی هونەر وەکو ئەوە وایە کە تۆ ئەچیتە شوێنێک بەشی خۆتی لێ هەڵدەگری ئەوەی کە پەیوەستە بە تۆ چکە باسی سروشتکەین سروش مڵکی هەموو کەسێک هەموو کەسێک چێژی لێوەرەگە، بەڵام ئەو هاتووە شتی دۆزیوەتەوە بۆ خۆی وەکو ئەوەی کە زێر بدۆزێتەوە وەکوانەی کە لە شاخە زێر دەرەکەن هونەر ئەو وەکو ئەوە کە هونەرەکەی بۆ ئەوە بەکارهێناوە کەش دۆزینەوە بکە ئیتر ئەوە کە بۆ خۆشی ئاماژە بۆ دەکا زاگرۆز یان هەر شوێنێکی تر هەر سپەیسێکە ئەو دەچێت بەتایبەت ئەو شوێنانی کە شاخین با بڵێن شاخەوانی وەکو شاخەوانێک تام و چێژی ئەو شوێنەی بەسەرەوە دیارە، ینی بۆ نمونە ئێستاەوە ئەوەی کە ئێستا ئەیبینی زیاتر چای هێمالایە، ینی ڕێک من نازانم هەستەکەم لە بەردەم چای هێمالایە دانیشتوم. ئەوە وا دەکا کە هونەرمەند بۆ خۆی زۆر دەتوان بڵێم زۆر دقیق بێ لە ئیشکردن بە هەستەکانی خۆی، دقیقە لەوەی کە ئەزانی چۆن مەسەرەن هەستەکانی خۆی بە تەواوی بخاتە ناو تابلۆیەکەی بۆ ئەوەی چی بینیوە بەناو گوزەرێکی کردووە بەناو هەستەکانی خۆیان ئینجا هاتووە لەسەر تابلۆ دایناوە، ینی ئەوەیان بەڕاستی وەکو گوتم با ئێمە هەندێک نەقدی ئیشەکەش بکەین. من پێم وایە نەژاد توانایەکی تری هەیە لەوانەیە نەیتوانێت بێت لێرە دەریخا، بەڵام وەکو گوتم لە ڕێی تەکنیکەوە لە ڕوانگەی ینی تەکنیکیەوە دەتوانێت شتی تر بکە جیاواز لەوەی کە کردوێتی. اینجا ئەمە وەکو گوتم سەرکێشیەکەی و کۆمەڵێک شتکە لە ناو هەست و با بڵێن سۆزی ئەو هونەرمەدا هەیە لەو ئیشەیە لەوانەیە 100% نەیگەیاندوێ، بەڵام لە هیوادارم لە کاری ترە. بەڵام ئێمە پێشتر لەگەڵ نەژادا قسەمان کرد وتی کە ئەمە کۆتایی نییە، ڕەنگە لە پێشانگایدا هاتووە ئەوەی کە بەڕێزت ئێلەی بیبینی بێ چاوەڕوان بینیت. بوورە بن مەبەستم یەک شتێ ئێستا لە کاری هونەری تازەیە، ینی خۆزی ئەوەش ڕووی دابووە هەندێک مەتریال لێرە بووە لەوانەیە ئیشەکەی دەوڵەمەندتر کردبایە، بۆ نمونە ئەو مەتریالانێک کە بەکاری هێناوە لە گەشتەکە لێرە لەبەر با بڵێن ئەو خێمەیە کە داناوە زۆر هونەرمەندی جیهانی هەن ئەوە ئەکەن، ینی هەم
ئەو هوەرەی کە با بڵێن لە ڕێی وێنە کێشانەوە ئەی کێشن مەتریالیش بەکاردێنن من بۆ خۆم پێم وایە کارەکەی جوانتر دەبوو ئەگەر ئەوەی تیابە. واتە کاک نەژاد ئێمە بێ کاکێ من و مامۆسا نامۆش بە هەمان شێوە هەمان بیر و بۆچوونیان هەیە لە پێشانگای داهاتوودا ئێمە پێشنیارەکەین ئەو ماتریالانەی کە بەکارە هێناوە یان بەرچاو کەوتووە بۆ تەواوکەری پێشانگاکە باشترە لە ناو پێشانگاکەدا ئامادە بن. داماناوە ڕۆژی کۆتایی داماناوە ڕۆژی کۆتایی بێم کۆمەڵک فۆتۆی بگرم بەو شێو کەرەستەکان بێنم ینی ڕۆژی کۆتایی پێشەنگاکە. ئەو شتێک کە مامۆستا باسی کرد ئەو حاڵەتی ئاسەمبلاژ ینی لە تەکمیلەی شتەکاندا خودی ماتریالەکانیش ببایە بێجگە لە تابلۆکە و لەوحەکە ماتریالەکان مەسەڵەن هونەرمەندانی وەکو ئانسلم کیفێر و کەسانی دیکە هاتوون بۆ بەردەوامی لە ئیشەکەیان خودی ساڵۆنەکەشیان پڕ کردووە لەو مواد و ماتریال و مەسەلە ئەو شتانە ئەو بەرد و تەشکیلات و شتانیان هێناوە لە ناو خودی ساحەی هینەکەدا بڵاویان کردیتەوە کە کارگەری زیاتری بێ بۆ بینەر. ئیترەوە گەڕێتەوە سەر خۆی ئەومە پێشنیاری ئێمەیە لەوانەیە خۆی ئەوەی قبول نەبێ ناتوانین بڵین ئەبێ وا ئێمە پێشنیار دەدەین دەڵین ئاوابی تەبەن دیارە تا زمانێک هونەرمەند ینی خۆی بە ئێماڵین ئیقناع باشە ئێستا ئەو لای خۆی لەوانەیە مەسەڵەن هێندێک شوێنی ما بێت بڵێ تەواو نەکراوە من ئەبێت دواتر تەواوی بکەم بەڵام لای ئێمە تابلۆکە مەسەن تەواوە تەکمیلە ئەوە ئەگەڕێتەوە بۆ لای خودی هونەرمەندەکە لە چوا دەسەڵ دەگرێت تەواوە بێ ینی خۆی ئیقناعی پێدێ ئەمە ئەم تابلۆیەمان تەواو کردووە دەنا هەر زمانێکە خۆی دەتوانێت دیسان ئیشی لەسەر بکاتەوە بۆ خودی ئەو کۆنسپتی ئەم پێشانگایە کۆنسپتێکە سەبارەت بە ژینگە یعنی ئەو ئەکۆلۆژیە ئەو فەزایی کە تێدا گەڕاوە وەکو فەزایەکی عالەمی جەهانی یعنی ئەوە مڵکی ئێمەشە ئەگەر ئاوا بێسا وەکو بڵێ چی پێ دەڵێنەوە ئەنتەرناسیۆناڵ وەکو نازانم شتێکی ئاوا سەیری بکەین مڵکی هەموو بەشەریەت یونیڤەرساڵ وەکو شتێکی یونیڤەرساڵ ئەمە مڵکی بەشەریەتە مڵکی خەڵکی مۆنگۆلیان نییە هی ئێمەیە لەبەرەوە شاخەکانی ئێمە شەری ئەوانە ئەگەر ئەوێ دووچاری نەخۆشی بێت فلان بێ ئەو نەخۆشیە بۆ دەگوازرێتەوە بۆ ئێمە لەبەرەوە ئێمە هەمومان ملەتانی دنیا پەیوەندیمان بەیەکەوە هەیە یعنی ئێستاوە نەفەسی جەهانە هەناسەی دنیاە ئەگە تۆ باسی هیمالایە بکەی ئەو ئاوەی ئەو فلانەی ئەو ئۆکسیجەنێکە لەوێدا دروستە بێ بۆ ئێمەش دێت ئەوە ئەگەڕێ و هەروەها هی ئێمەش بۆ ئەوان ئەگەر ئاوا بەرینتر سەیری بکەین یعنی کۆنسپتێکە کە کاری زۆری دەوێ ئیشی زۆری دەوێ دەتوانێت خۆی بۆ ئەوە تەرخان بکات کە لەو بوارەدا ئیش بکات و دەوڵەمەندتری بکات. نەژاد بەشێکی زۆر لە فۆرم و هێڵکاریەکانت سێگۆشە و لوتکەتی ژوور و لە ئاسمانن ئەمە چیمان پێڵێت؟ بەشێکیان دەگەڕێتەوە سەر بارگراوندە کەلچەریە کوردیەکە چونکە زمانی با بڵێن سۆمەری و بە ئەوەی کە شێوەی تعبیر لە گەلی کورد بکە سێگۆشەیە سێگۆشەی تیژە بە مانای کوردێ نەتەوەی کوردێ ئەمن هاتوم سوودم لەو شتانە وەرگرتووە و بەشەکیش لە زنجی فۆرمی شاخەکان و بەردی شاخەکانم وەرگرتووە ئیناوچەی زاگرۆس کە چۆن تیژە لوتکە تیژەکانن ئاوە زانازانم ئەوە ئەحساسی خۆمە دەربارەیان من وای دەبینم یان هەر فۆرمی ئەو شێوەی سێگۆشە و تیژە بەڵام حەزم لە سێگۆشێ حەزم لەو شێوەیە ینی کەمێک وابەستەم بەو سایکۆلۆژیە کوردیەی کۆنە شێوەکان. کاکە من تۆ چۆنی دەبینیت؟ وڵام من پێم وایە ئەوەی لەوانەیە لای خۆی وابێ چکە زۆر جار هونەرمەند لەوانەیە ئەوەی کە دروستی کردووە نەتوانێ وەکو یەکێک کە دەیبینێ گزارشتی لێ بکە یان وەکو ڕەخنەگرێک کە دێ سەرنجەدا لەوانەیە نەتوانێت من پێم وایە هەر ئەوەی کە باسمان کرد ئەو لە زەویەوە بۆ ئاسمان سەیرەکە ئەگەر لە خوارەوەی تابلۆکە بۆ سەرەوە وەک ئەو سێگۆشەیە کە جەنابەت باسیەکەی نەکرد لەو ئیشانە لە ئیشە هێلکاریەکانیشی شێوە سێگۆشیە زاڵە بەسەر ئیشەکانی
ئەوەش هەر ڕنگدانەوە ئەوەیە کە ئەوێ بەرەو لووتکە بڕوە لە لووتکەشە سێگۆشە دایمەن چەقی هەیە ئیتر ئەوە من پێم وایە زیاتر ئەوەیە ڕنگدانەوەی لەسەر ئیشەکانی کە زۆر باسیەوەمان کرد سەرکێشە و ئەوێ بەسەر لووتکە بکەوانە بە تەواوی لە هێلکاریەکانی ڕەنگی داوەتەوە کە کاری زۆر بچووکتریشن لەو کیشانە بەڵام لەوێ زیاتر گزارشی لەو سێگۆشەیە کردو کار لەسەر سێگۆشە لە هێرەمەکانی میسرەوە بگری ئەلبەتە ئەو شتێک کە نەژاد باسی کرد ڕاستەکەی سومێریە ئێترەوە میسریەکان وەریان گرتەوە و دەوڵەمەندیان کردو و فلانەوەنە و ئێستاش کە ئێستایە ئارشیتیکتەکان سوودیان لێ بینیوە و مامۆسای من خۆی فەڕەنسای بینیوە و موزەی لوڤر و ئەوانە لە پێش موزەی لوڤر دیسان معمارەکان و ئارشیتیکتەکان سوودیان لەو کۆتلەیە بینیوە ئەوەی کە بە شێوەی هەرەمی بێت یعنی قەویترین و بەهێزترین دەتوانین بڵێن فۆرمە لە ناو فۆرمەکاندا ڕاوەستاوی زۆر دەگەیەنێت بەڵام لە بواری سیاسەتدا ئەگە بڕوانین تەماشا بکەین ئێستا جەماعەتێک دەڵێن دژی ئێمە دژی ئەو شتین یعنی ئەگە بمانەوێ قسەی لەسەر بکەین دەڵێ ئێمە نامانەوێت لە سیاسەتیشدا ئەو حاڵەتی هەرەمیە ببێت یا بمێنێت ئەوەی کە کەسێک لەسەرەوە بێت و جەماعەت هەموو پەیڕەوی لەم لووتکەیە بکات دەڵێ ئێستا سیستمی سیاسی گۆڕاوە بۆچی بۆ هێڵی ئاسۆیی ئێتر لەو حاڵەتی ستونیە یا ئەو حاڵەتی هێرەمیە دەبێت دابەزێت ئەوە وەکو قسەیەکە دێت جا لەو بابەتەوە ئێستا ئەو وەکو هونەرمەندێک سەرنجی بۆ لای خودی شاخەکە و سامناکبوونی شاخەکە و دیسان پاکی شاخەکە چووە خارج لەو بەحسانی وا ئێمە دێکێن و بەحسە سیاسیە ئەوە تعبیری منە وەکو شخصێک لە بابەتێکی کە زۆر بۆ هونەرمەند پێویستە چون باسی ئێستاتیکایە باسی فڵچە لێدان و بێسلا ئەو تەکنیکەی کە ئەو بەخەرجی داوە لە ناو ئیشەکانیدا بەکاری هێناوە زۆر جوان توانوێتی دەرەقەتی بابەتەکە بێترس بەتایبەت لەم تابلۆ گەورانەیدا کە ڕاستەوخۆ شاخەکانە زۆر بێترسانە ئیشی تیا کردووە کۆمەڵی ڕەنگی ڕەساسی و شین و ئەمانەی بەکارهێناوە کۆنتراستی کارەکە دیسان سەرنج ڕاکێشە بۆ بینەر و گەیاندوێتە ئاستیەوەی کە ئەو شتە بگەێنێ بە هینی خۆی ینی حەقی خۆی پێ بدات مافی خۆی پێ بدات و پێویستە زیاتر من داوای لێ دەکەم کە زیاتر لەسەرەوە کار بکات ینی دەوڵەمەندتری بکات جێی هەیەکە دەوڵەمەندتر بێت بەگشتی لە نێو تابلۆکانی ئەم پێشانگایەدا کە دەبینین ئەتمۆسفێرێکی ڕنگپاییزی بەرچاو دەکەوێت ئەم چینە ڕەنگانە کاریگەری چین بەڵێ خۆی باسەکەیمە لەسەر زیاتر هوەری ئێکسپرسیۆنیزم و ناوناخی هوەرمەندە دیارە لە ناو ژینگەشدا وەرزی پایس سەرەتای ئەو دەستپێکێ وەرزە ئەو زەوە ئێکسپرسیۆنەیە بەڕاستی دواتر لە وەرزی سستاندا خۆی تەکمیلە دەکا و تەواو دەبێت کە هەوری ڕەش و هەورە بروسکە و هەورە تریش قەدێتن جەوەکە بە تەواوەتی تەکمیلە دەبێت وەرزی پایس ئەحساسێکی زۆر تایبەتی تێدایە ینی کە دەبێتە باەکی بەهێز دێ و ئەو ژینگێ بە تەواوەتی جیاواز دەبێت من حەزم لەسەر ئەوەیە ئیش بکەم ینی ئەگەر بەڕێستان دیقەت بکەن تابلۆکانم چیاکانیش لە کەشێکی ئارام نین خۆرەکە بە دەرەوە بێ و ئاسمانەکە ساف بێ و سێبەری چیاکان هەموو دیار بێنە یعنی ئەتوو لە تابلۆیەکاندا هەز دەکەی کە جەوەکە باەکی بەهێزی هەیە لووتکەکان چون ئەمن ینی حەزم لێ بۆ ئەو جەوەی ببینم و هەندێک جار بەڕاستی ڕوبەڕووی مردنی تەواویش بوویمەوە هەتا بێم ئەو شتە ببینم چون پێم وایە هونەرمەند ئەو کاتە دەتوانی بەڕاستی تابلۆیەکی ناوازە دروست بکە ئەوەی کە بینەر پێی دەڵێ ڕام دەگرێت تابلۆکە ذاتی خۆی لە ناو ڕێک لە ناو ئەو شتە بێ کە دروستی دەکاتەوە من مامۆسایان تێبینی شتێکم کردووە لەم تابلۆیانەیە هەستەکەم بە زنجیرێک ئەو چیایەنە بە قورسی زنجیرەکە هەڵواسراون ئەگەر تێبینیەکەم هەڵە نەبێت
مەبەستت ئەوەیە کوتلەکان لە ناو تابلۆیەکە کوتلەکان ئەمەنە قورسن کاک نەژاد بەو زنجیرە ئەستورانە هەڵی واسیون بۆی قورسایی بگەێنێت بە کوتلەکەیان بە فۆرمەکە. وەڵام من بەڕاستی بیرم لەوە نەکردبووەوە تا مامۆستا هێمنیش باسی کرد ئەو شێوە هەڵواسینە نەماوە لە گالێریەکانی عالەمیدا بەزەوە ئێمە بەڕووی ناچاریەوە ئیتر بۆ شێوە دەراتووە واتا بێبی لە شتێکی بکەینەوە ئەگەر من بیرم لێ نەکردوێتەوە گەلەریەکە ڕێگەبات بەڵێ ئیتر ئێمە نەواقیساتمان هەیە بەڕاستی ینی مشکلاتی گالێریەکانمان هەیە دیسان ماڵیان ئاوەدان بێەوە زۆر سپاسی ستافی ئێرە دەکەین کە زۆر یارمەتیان داوە بۆ دامەزرانی بەس ئەوانیش ئەوەیان لە بەردەستە کە ئەنجامیان داوە دەنا بەڵێ ئەوە دەتوانێت هەم تعبیری ئەوەی لێ بکەی واجەنا بە دەفەرمی هەمیش دەتوانێت تعبیرێکی دیکەی لێ بکرێت کە هەڵی چێشەوە بۆ سەرێ وەکو چۆن کەسێک ئەعدام دەکرێت هەموو جۆرە دەتوانین بۆچونمان بۆی بێت بەس من خۆم بیرم لەوە نەکردبەوە بەڕاستی. بەڵێ ڕاستەکەی بۆچون هەیە کاکێ من ئەوەش یەکێکە لەو بۆچونانەی کە جەنابەت داوانێ درکت پێ کرد بێ بەڕاستی ئەوەش هەر وایە تر بە تایبەت و تابلۆ گەورەکان مەزنەکان ئەوانە ینی بە دوو دانە شەڵواسراوە ینی ئەوەنە قورسن تر شاخەکە قورسە خۆی من وا هەستم پێ هونەر قورسە بەڕاستی من دەتوانم وای لێ بکەم بڵێم هونەر قورسە بۆیە ئەبێ بە شتێکی زۆر گەورە بە شتێکی زۆر بەهێز هەڵیگری بەداخەوە لە وڵاتێشتان ئێمە وەکو پێویست گەڕمان نییە یا شتی ڕێک وایە ینی وەکو پێویست هونەر جێگای خۆی نەکردێتەوە بەڵام خۆشبەختانە هەوڵ و تەقەلاشەیە ئیتر ئێوە ژوا دێن شتی لەسەرەکەن بەرنامەی لەسەرەکەن ئەوانش جێگای ئەوەیە کە بڵێن باشە زۆر باشە کە ئێمە ئەبێ بەردەوام بین ئێمە تازە ئیتر بە ملماندا هاتووە هونەرمەند بین ئێوە ژەبێ هاوکاریمان بکەن ئاوا دێن دیبەیتەکەین مناقەشەکەین شتی تازە ئەڵێین ڕێک وایە من وا هەستەکەم هونەر قورسایی هونەر بەوە شەڵ ناگیرێ بەڵام ئیتر ڕامانگرتووە دەست خۆش. زۆر سپاسدانەکەم کاک نەژاد شتێکی ترم تێبینی کرد لە نێو تابلۆکانە قەبارەی تابلۆکان زۆر جۆرا و جۆر و جیاوازن ئەمە مەبەستە؟ بەڵێ خۆی کە هونەرمەند ئیش دەکا سەرەتا پێم وایە لە هێل دەست پێ دەکە هێل چونکە پێش هەموو زانستە چیە لە چاخی کۆندا مرۆڤ یەکەم جار هێلی بەکارهێناوە بۆ تعبیری ژیاری خۆی کە هەی بۆ لە چاخی بەردیندا دواتر هاتوتە شارستانیەت و ئەو شارستانێتی سۆمەر و بابل و میسر و یۆنانیەکانیش سەرەتا هێل بووە هەمووی هونەرمەندێک بۆیە کە تو وێنەی فۆرمی لەو جیهانە گەورەدا فۆرمی هەر شتێک بکەی هیچ شتێکت نییە جگە لە هێل ینی دەبێت سەرەتا بە هێل دەست پێ بکەی جا ئەمن سەرەتا بە هێل دەست پێ دەکەم دواتر تەجروبەی دەکەم دواتر بە ڕەنگ تەجروبەی دەکەم ئایا دەردەچێ دەرناچێ ئەوەی لە ناو قەبارەکە چۆن دەرچوو بەڵێ ینی هونەرمەندیش ئەو یاریە لەگەڵ تەکنیک و مەتریالی کە لە بەردەستێتی ئەو ڕنگانەی یاری دەکە بەڕاستی جارۆشە تابلۆکە ئەوەی کە لە ناو ناخیتی ئەو دەرناچێ ینی ئەو پێشەنگای ئێرە ئەو بەرهەمانەی ئێرە ڕەنگە هەمووی نەبێ ئەوەی کە من ماوەکە زۆرە لەسەری ئیشێ دەکەم بەڵام هەڵبژاردەیەکم لێ داناوە ڕاستی چون ئەوان دیکە ڕەنگە ئەوەی کە من وستیتم ئەو هات دەرنەچوە. دەستە خۆش ئەگەر پێشنیارتان هەیە یان بۆ چوونێکی ترتان هەیە ئەتوانن بفەرمونون. وەڵام من پێم وایە ئەوەی باسی کرد ئەزمونکردنی کوتلە ئەزمونکردنی کوتلە مەبەست ئەوەیە کە تۆ لە شوێنێکی ئاوا ناتوانی فۆکس بکەی بەڕاستی ناتوانی شتەکان زۆر بە دەقیقی ببینی لەبەرچی لەبەرەوەی خۆرە تاو نییە ئەو شوێنەی ئەو هەڵی بژاردووە کە گەشتی بۆ کردووە شوێنێکی تەماوی و سارد و ئەوە لە شوێنی ئاوا بەڕاستی هەمووی کوتلوەکو کوتلە خۆی پیشانەدا هەتا ئەگەر تێبینی بکەن شاخەکانیش ئەو سێ دووریەی تێدا نییە وەکو ئەو شاخی کە لە کوردستانە هەیە مەسەرەن لە دوورەوە تۆ چیای سەفینای چیای ئەوانەی کە لە کوردستان هەن لە دوورەوە هەر سێ دووریەکەی ئەبینی بەڵام لەو تابلۆیانە من پێم وایە ئەوە بەرکەوتنی هونەرمەندە لەگەڵ کوتلە لەناو جەوێکی زۆر ساردا بۆیە نەیتوانیوە هەتا بۆ
ئەگەر سەیری فیگۆرەکانیش بکەی ئەو مرۆڤانێک کە بەکارێن هەمووی ینی لە شوێنەکە ڕایگرتووە ئیشی تیان نەکردووە کە فۆکس ناکەیتە سەر بە دقیقی چاوەکانی دروستکردیان لوتی دروستکردیان لەو زۆربەی ئەو مەتریالانێک کە بەکاری هێناوە. هەروەکو من پێشتر باسم کرد کتم هونەرمەندان دەچوونە دەرێ سکەیسیان لێ دەدا جا دوای داهاتنەوە ناو ئاتۆلیەکە ئیشیان نەکرد. ئەو پاشیەوە ئەو کەشەیە هونەرمەندانی ناتورالیست کوتیان جا بۆچی وا بکەین بۆ نەچینە مەسەڵەن ئالفرێدۆ سیسیلی کەسێک بووە کە ئیدی چووە ناو خودی سروشتەوە لە خودی سروشت ئیشی کرد. تەنانەت هونەرمەندانی پاش ئەمپرسیۆنیستەکانیش ئەوانیشە دەچوونە ناو خودی سروشتەوە کاریان دەکرد. ئێستا شتێک لە ناو کارەکانی ئێستا نەژاددا هەیە نەژادیش وەکو ئەو کەسانی پێشوو لە جاتیەوەی ئسکەیس لەبدا ئەڵبەتە ئسکەیسیشی کردووە زۆر ئسکەیسی لەداوە لە شوێنەکە ئەوانە شتێکی کەشی لەگەڵ خۆی بردووە ئەوش کامێرایە ئیسفادەی لە کامێراکانی کردووە دوایی هاتوتەوە ناو ئاتۆلیەکەی خۆی هەروەکو ئەرزم کردن لەو فیلتێرە ڕەت بووە ئەو فیلتێرەی حسی و هینەی خۆی بۆیە کارەکان بۆتە هەستی ینی ئەو شهودەی وا باسم کرد بتم ئێستا ئەو ڕەبتی بینی ئەو دوانەی داوە یعنی ئەو دوانەی بەیەکەوە وەسڵ کردووە یەکیان ئەوە کە ئەو کەشف شهودەی کە لە دەرەیە و ئەو کەشف شهودەی من لە ناو ئاتۆلیەکەی خۆم بە تەنیایی ئەیکەم ئەویش هاتوتەوە ناو ئاتۆلیەکەی خۆی بە درێژایی چەند مانگ بوو؟ یەک مانگ لە ناو ئاتۆلیەکەی خۆی دانیشتووە ئیسفادەی لەو فۆتۆیانە کردو و دیسان چیە کردوێتە کۆنسپت ینی مەبەستمەوەیە چەندین قۆناغ تێپەڕیوە تا بۆتە ئەو تابلۆیە وانە کە ڕاستە و خۆ لەوێ دانیش بە لەبەرە و شاخە ئیشی کرد بێت وەکی ئەمپرسیۆنیستەکان وەکو ئەوانەی دیکە نەتورالیستەکان لەبەرەوە لایەنی ئەکسپەرشنەکەی زاڵ بووە ینی لەو کارانەدا کە تۆ دەیبینی ئەکسپەرسیۆنەکە زاڵ بووە چون ئەو ڕۆحی تەنیاییە خۆی و ئاتۆلیەکەی و ئەو داتایانەی کە لە بەردەستی بووە ئیتر بەسەر ئەمانەدا تێپەڕیوە و ئەکسپەرسیۆنەکەی زۆر بوو ئەلان لەوانەیە مەسەڵەن من چاو لەو فۆتۆیە بکەم چاو لە فۆتۆکە بکەم لەگەڵ ئەو بەراوردی بکەم هەرستا ئاسمان فەرقی بێت تۆفیری بێت بۆچی چون هاتووە لەو هینەی دەرونیەی خۆی لەو هەستەی خۆی تەداخلی ئەو مۆزوعەکەی کردو سوژەکەی کردووە بۆتە شتێکی نوێ ئێمە پێویستیمان بە ینی لە دنیای هونەردا پێویستیمان بە جۆرێکی تر هونەرمەند چاوی هونەرمەند و هەستی هونەرمەند و بیری هونەرمەند و هەزری هونەرمەند لەگەڵ خەڵکی ئاسایی زۆر تۆفیری هەیە لەبەرەوە مەسەڵەن دارێکە لەسەر ڕەوەزەبەردێک شین بووە ئەگەر بەهینی ئاسایی خۆی لی بڕوانین دڵە کاکە ئەوە شەرەتێکی وا بوویدی ئەو دەنکە هینە چووە لەوێدا گرساوەتەوە بۆتە ئەو دارەی بەڵام ئەدیبێک دەیکاتە مەسەڵەن پێشمەرگەیەک کە بەرخۆدان دەکات و ئەوە ئێمە پێ دەڵێن چی عاداتی تەشبیه وانە وای دەشوبهێنێت وای دەبینێت و یاوا دەیەوێ وا پیشانی ئێمەی بدات دەشتکاری زیاد دەبێت ئەوەیە ینی تعبیرەکەی ئەوەیە بەو جۆرەش نەژاد ویستوێتی ئەو پەیامە بە ئێمە بدات پەیامی وەکو هونەرمەندێک نەوەکو کەسێکی ئاسایی وەکو چاوێکی ئاسایی بەڵکە چاوێکی هونەرمەند ویستوێتی جۆرێکی تر لەو شاخە بە ئێمە پیشان بدات ئەوەی وا حتا خۆی هەیە لەبەرەوە ئەمە جۆرێکی ترە لە بینین و ئێمە سپاسی دەکەین ئێمە سپاسی ئێواکەین زۆر سپاس ئەرکتان کێشە هیوای سەرکەوتن بۆ کاک نەژاد دەخوازم سپاس بۆ بەڕێستان کە ئاماندوو بوون من بۆ ئێوەش زۆر سپاسان دەکەین بەرنامەیەم هەفتەیەم کۆتایی هات خواتان لەگەڵ